بەڵێ بەڕێزان هەر لەسەر بەردەوامی ناکۆچیە سیاسیەکان لە عێراقەوە پرسە ئاڵۆزەی کە ئێستا لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە لە عێراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز بورهان ڕەئوف چاودێری سیاسی دەکەن کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک بورهان سڵاوت لێبێت لە نوێژی هەینی ئەمڕۆ ملیۆنیەکە نوێنەرەکەی سەدر دەڵێت ئەم کۆبنەوەی لایەنە سیاسیەکان کە سەرۆک وەزیران پێشنیازی کردبوو دەڵێ لە بەرژەوەندی خۆیان ئەم کۆبنەوەیە هیچ لە بەرژەوەندی گەل نییە بۆیە لای ئێمە هیچ بەهایەشی نییە. ئەمە مانای چییە؟ سەڵاو لە تۆ سەڵاو لە بینەرانی خۆشەویستیش بێگومان هەمومان دەزانین عێراق بە قەیرانێکی سەختدا دەڕوات کێشە و قەیران و کیانی بە جۆرێک ئاڵۆز و بوون کە لە 17 ساڵی ڕابردوودا بە قەیران و کێشەی وادا نەڕۆیەوە ئاڵۆزیەکان و ململانیەکان جاران ئەگەر لە نێوان پێکهاتەکانی عێراقدا بوو لە نێوان کورد و عەرەبا بوو لە نێوان شیعە و سوننیدا ئێستا کەوتۆتە ماڵ بە ماڵی شیعەکانەوە و خلافە گەورە و ناکۆچی گەورەی کە لە نێوان ماڵی شیعەدا سەری هەڵداوە ئەوەیە کە لە دەمانگی ڕابردووە نەتوانراوە حکوومەت پێک بێندێ سەرۆک کۆمار هەڵبژێرێ تەحەمولی مەسئولیەتەکانیان بکەن بەرامبەر بە میلەت. ئەوەی کە جەنابەت پرسیارەکەی لەسەر ئەو لێدوانی خۆپیشاندەران بێگومان ئێمە لە وڵاتێکی دیموکراسی داین دەستور هەیە ڕێکاری یاسایی و قانونی هەیە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی پێشوەختە حەلی باشترین ئەوەیە کەوا لەژێر قوبەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا نوێنەرانی هەموو لایەن و سیاسەکانی عێراق کۆ ببنەوە و بڕیار بدەن و ئالیەت و میکانیزمی گونجاو دابنێن بۆ چۆنیەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان بۆ هەفتەیە لە گرانی سەدەر لەبەر پەرلەمانی عێراق کۆبوونەتەوە و دەڵێ دەبێت هەڵبۆشێتەوە ئەم پەرلەمانە. بەڵام ئەوە دەبیندێت بەڵام تا ئێستا نەکراوەوە هەموو لایەنەکانی عێراق بە کورد و عەرەب و بە شیعە و سوننەشەوە هەموو دەڵێن بە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بە پەرلەمان حل بکرێت. بەڵام ئەمە بە چۆن ئەمە خۆ لە شەقامەوە ناکرێت ئەمە بێ بە ڕێگا کاری یاسایی و دەستوری بکرێت ئەو ڕێکارانە و قوانینانی کەوا لە دەستوری عێراقدا هاتووە میکانیزمی هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراقی تێدایە میکانیزمی دیاریکردنی هەڵبژاردننی پێشوەختەی تێدایە. ناکۆکی ترەیە لەسەر هەڵبژاردن لە عێراقدا کێ سەرپەرشتی هەڵبژاردن بکات چی یاسایەکی هەڵبژاردن لە عێراقدا پیادە بکرێ حکوومەتێک سەرپەرشتی بکە ئایا حکوومەتی تەسریفی ئەعمال دەتوانێت پەرلەمان و هەڵبۆشێنێتەوە هەموو ئەمانە کێشە و قەیرانی گەورن پێویستیان بە لێتێگەیشتن هەیە بە دانیشتن هەیە بە حیوار هەیە نەک ئەوەی کەوا لە شەقامەکانەوە بڕیاری لەسەر بدرێت. کەواتە سەدر دەیەوە چی بکاتەوە چەند هەفتەیە خۆپیشاندەران لە بەردەم پەرلەماندا لە ناوچەی سەوزی بەغدا خۆپیشاندان دەکەن ینی دواتر ئەو دەیەوێت چی بکات ینی داواکەی ئەو چۆنیە ئەگەر لەلایەکەوە لە پەرلەمان ناکرێت دەبێت پەرلەمان دابنیشێت وەکۆی تۆ دەیڵێت و بەشێک لە چاودێرانی دیکەش دەڵێن نایاساییە کەواتە چ دەکات؟ بێگومان ئەمە ئاکامی باش نابێ ئیسراربوون و سووربوونی هەردوو لایەنی ئەم ململانی و ناکۆکەی کە لە عێراقدا سەری هەڵداوە ئەگەر نەگەنە بە حەلێکی مامناوەند و وەسەط حەلێکە شایستە و قابلی جێبەجێکردن بێ لەسەر ئەرزی واقع بێگومان ئەمە پەلدەکوشێ بۆ بەریەکەوتن بۆ توندوتیژی ینی کە کەسمان خوازیاری ئەمەنین لە عێراقدا. بەڵام بەداخەوە ئەگەر ئەو چەق بەستنە سیاسی ئەو بنبەستە سیاسی کە بەداخەوە لە عێراقدا لە چەندمانی ڕابردووە هاتوۆتە ئاراوە پابندبوون و دەستگرتن بە ململانیە سەختانە و دانەبەزین لەو ڕاو بۆچوونانە و پەیوەستبوون پێوەی بێگومان ئەمە ئاکامی باش نابێ. ئەمە سیناریۆکانی سووریا لیبیا یەمەنمان لە بەرچاودایەوە حەز ناکەین عێراق بۆ ئارازەدا بڕوا بەڵام خۆبەستنەوە بە ڕێیەکی دیاری کراوە و سووربوون لەسەرەوە فەرزکردنی بەسەر هەموو لایەنە سیاسەکانی تری عێراقدا بێگومان ئەمە بە قازانجی خەڵکی عێراق بە قازانجی پێکهاتەکانی عێراق بە قازانجی پرۆسەی سیاسی لە عێراقدا نییە. لە ئەنجومەنی وەزیرانە گەردوێنی و پێرێ لە قەسری حکوومەت بە ئامادەبوونی هەموو لایەنە بەشی زۆری لایەنە سیاسیەکان بە نوێنەدەی یۆنامی لە عێراقدا هەموومانە بە ئاکا هەوڵێکە بۆ گەیشتن بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ دەرچوون لەم بەربەستە. بەڵام حازربوون لە حازر نەبوون و ئامادە نەبوون لە کۆبوونەوەکانەوە گوێنەگرتن لە ڕێی بەرامبەرەکان بێگومان ئەمە لە بەرژەوەندی خەڵکی عێراق نییە بەگشتی بە هەموو پێکات هەر لە بەرژەوەندی خەڵکی عێراقانە یاخود بە تایبەتیش دەکرێت بڵێ لە بەرژەوەندی سەدریشە یاخود لە بەرژەوەندی ئەودانیە ئەم درێژبوونەوە درێژبوونەوەی ماوەی خۆپیشاندانەکانیش کام جۆرەیە؟
بڵێ ئەگەر ئەم خۆپیشاندانانە درێژە بکێشێەوەی سە دەبینین خۆ لە یەک شوێندا خۆپیشاندان نییە لایانی ڕکابەری ئەوانیش لە بەرامبەر جسری معلقدا خۆپیشاندانیان هەیە اعتصامیان گرتووە ئەوانش خەڵکیان هەیە بێگومان ئەو ڕۆژی تریش هەفتەی پێشدا لە شوێنێکی تریش لە مەیدانی تەحریریش بێلایەنەکانیش خۆپیشاندانێکیان بەڕێوە بردبوو لە سێ شوێنی جیاوازی بەغدادا یعنی ئەوەنی هەر بڵێ یەک تاقم و یەک لایەن و یەک ڕەوت خەڵکی هەیە و دەتوانێت بێتە سەر شەقامەکانی عێراق لایەنەکانی تریش بەش بە خۆی حاڵی خۆیان توانای ئەوەیان هەیە بەڵام ئەمە کێ زەمانەتی سەلامەتی و پاراستنی سەقامگیری و سلمی مجتەمەعی لە عێراقدا دەکات بمانەوەی ئەم خەڵکە زۆرانە لەسەر شەقامەکان ئەوە مەترسی گەورەیە بۆ دوا ڕۆژ باشە ئەگەر ڕۆژەکەەوە بڕوا وڵاتانی دەرەوە ینی دەستدەخەنە نێو بەزەقی بە دیاری دەستدەخەنە نێو ئەو ڕۆژێک کە ئێستا هەیە بیانەوە سەرپەرشتی کۆبنەوەیەکی بەرفراوان بکەن لە نێوان لایەنە سیاسیەکاندا لەو کاتەدا سەدرش پێ ڕازی بێت شتێکی وا هەیە چاوەڕێ شتێکی وا دەکرێت بەڵێ بێگومان خۆمان شاهدین یعنی لە خولەکانی پێشووتر کەم جارە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو جارەکانی پێشووتر زۆری یعنی بە عاملی خارجی و فاکتەری دەرەکی فشار و هەبوو لەسەر عێراق کەوا کابینەکانی حکوومەت پێک بهێندێەوە دەستوەردانیان دەکرد و هەوڵیان دەداوە لایەنەکانیان لێک نزیک دەخستەوە بەڵام ئەوەی ئەم جارە فشاری ئەوان نییە بۆیە وەزع بارودۆخی عێراق بەو بارودۆخە گەیشتووەوە عێراقیان خۆشیان ئەو توانیان نییە بتوانن بگەن بە ڕێگە ئەوەش دەکەن بۆ هەموو جارەکان فشاری ئەوان هەبوو بۆ ئەم جارە تەنیا تەماشاکردن و بینەرن و هیچ فشارێک ناکەن بۆچی ئەم جارە جیاوازی چێ لەگەڵ جارەکانی دیکە بەڵێ فاکتەری سەرەکی کە ئەمریکیەکان وەک ڕۆڵی گرنگیان لە عێراقا بۆ لە دوای 2023دا هەر لە کاتی هەڵبژاردنەکانی دەی 2021 ئەوان سەرقاڵی زۆر کێشە و گرفتی تر بوون لە جیهاندا هەر لەو کاتەدا پاشەکشەی کە لە ئەفغانستان ڕوویدا بە شێوەیەکی عشوائی و ئەو فەوزایی کە بە دوای خۆی داهێنا ئەمریکیەکان هەموو تەرکیز و سەرقاڵیان بەوە بوو دواتر سەرقاڵیان بە وتوێژەکانی بەرنامەی ئەتۆمی ئێران ئەوەش فاکتەرێکی تر بوو کێشەی گەورەتر لە سەردەمی ئیدارەی بایدنە ئێستا ململانی گەورەی ئەمریکا لەگەڵ سین و هاوپەیمانەکانیەتی کە لە ململانێکی گەورە و ئابووری و زۆر شتی ترن لە تایوانەوە بۆ شوێنەکانی تر هەموو ئەمانە وایان کردوکەوە ئەمریکای ئەو احتیمام و گرنگی زۆرە بە عێراق نەدا ئەوەی کە دەبین ئەو سەفارەتە گەورەی کە لە بەغدا هەیەی باڵێۆزخانەکەی گەورەترین باڵێۆزخانەیە لەسەر ئاسی جیهاندا چەند مۆزەف و کارمەندێکی کەمی تێدانماوە ئەوانەی کەوا ئیشی ضروریان نەبێ لەوێن نەماون هەمانە گرنگی عێراق لە لای ئەمریکاش نەماوەوە وڵاتانی دەرودراوسێش ئەگەر چەند جارێک دەستوەردانیان کردو وەکو جاران ئەم جارە گەرمتر نین بۆ دەستوەردان و یەکلاکردنەوەی کێشە و ململانیەکانی عێراق و پەراوێزێکی ئازادیان بۆ هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتیشی عەداناوە بۆ ململانیان لە ناو خۆیاندا. بەڵێ بەڕێز بورهان ڕەوف چاودێری سیاسی لە سلێمانە و لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ. سوپاس بێ باش.